سڵاوتان لێبێ لە نێوان دوو ئۆتۆمبیلی مۆدیل ساڵی 1995 کە بەپێی ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان هەر ئۆتۆمبیلێک لە مۆدیلەکانی لە سەروی 2022 هەتا 2024 بێ ئەوە خاوەنەکەی ئەگەر ئۆتۆمبیلەکەشی خصوصیە ئەتوانێت ژمارەیەک لەم ئۆتۆمبیلە کۆنانە بکڕێتەوە و ئۆتۆمبیلە خصوصیەکەی بک بە گشتی و بە تەکسی و ئەم تەکسیەش کە ڕەنگی وەکوخوانەڵم بۆرە لە هەمان کاتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە ئەتوانێت ڕقەمێکی خصوصی بۆ بکرێت و واتە تایبەت و ڕەنگی ئەم خاکیە یاخود ئەم کاکاویە بگۆڕێتەوە بۆ ڕەنگێکی خصوصی لەبەرەوە نرخی ئەم ئۆتۆمبیلانە بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە لە ڕابردووە بای 20 وەرەقە 25 وەرەقە بوون بە زمانە بازاڕەکەی ئێستادا ژمارە نرخیشیان بۆ 45 وەرەقە بەرز بۆتەوە لە بەرەوەی لە ئێستادا خواستێکی زۆر لەسەر ڕقەمەکان یاخود تابلۆکانیان هەیە لەگەڵ مادابن دەچینە لای شۆفێران بزانین شۆفێران لەسەر ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆکە هێشتا بڕیارەکە 100% نەچۆتە بواری ڕاگەیاندن و گشتاندنی بۆ نەکراوە بەڵام وەکۆ لە سەرداوەکانی دەکەوتوە هەندێک خاڵ ئاشکرا بوون کە حکوومەت زیاتر لە 70 جۆر ئۆتۆمبیل لە مۆدیل 2023 2024 2025 ئەێنێتە هەرێمی کوردستان و لە هەمان کایشا ئۆتۆمبیلە تایبەتانی کە مۆدیلیان 2020 2024 2025 ئەتوانن بیکەن بە گشتی ئەگەر تایبەت بوو و ڕقەمێک بکڕن لەم ئۆتۆمبیلانە یاخود حکوومەت ژمارەکەیان پێ بدات ئەوە دۆخێکی ناهەمواری دروست کردووە لەبەرەوەی لە ساڵی 2014ەوە هیچ جۆرە تەکسیەک نێنراوەتە هەرێمی کوردستان بەم بڕیارە نرخی تەکسی بە شێوەیەکی بەرچاو دابەزیەوە و هاوڵاتیان و شۆفێران دەڵێن بە شێوەیەکی بەرچاو زیان دەکەین ئێمە حکوومەت و کۆمیشە لە بەرژەوەندی چەند کۆمپانیایەک کار دەکات و بژێوی و دۆخی خەڵک لە بەرچاو ناگرێ لەبەر ئەوە باجەکەی تەنها هاوڵاتیان و شۆفێرانە دەن و بڕیارەکانیش لە بەرژەوەندی کۆمپانیەکانەوە بەشێک لەو ئۆتۆمبیلانشی کە دێنێ هەربێتن واتە کارەباین لەگەڵماندا بن دەچینە لای شۆفێران و بزانم معاناتی ئەوان چێ لەسەرم بابەتە السلام ورحمة الله. بابا شي والله أما تاكسي هنا أم قراري حكومة يريمية وزارة ناوخو بوم تاكسي طازة أنا كريمة تاكسي جاري بازاري قفل كردوها بازاري نيشتوها جاري قراري كيس هذا شيء شون جاب جي أكريد أنا تاكسي كوني بيمريني بو تاكسي طازة إتني ما شعري كم دام أم قراري حكومة شيء كريد وشعري أو جاري بازار ومشي قفل كردوه يعني أم شوليي بازاري أويا كأم رياض راو بالله لديوني وبازار شول وهور كأصلي لا برسيته باشە ئەوەی کەەوە زاناییتان بەدەست گەیشت بێت مەسلەی ئەم تەکسیانە لە مۆدیل چەنەوە ئیتر ڕقەمەکانیان لێوەرەگیرێتەوە یاخود زاناییتان دەرنەچۆ تا ئێستا لە مۆدیلی چۆن لامان لە مۆدیل نزم و ڕقەمەکان لێوەرەگرنەوە تەکسیەکان بۆ نەگەر مەخسوسی هەدی ڕقەمی خصوصیان هەدیەکەنەوە بەس تا ئێستا قەراری ئەوە دەرنەچووە بزان لە مۆدیلی چەندەوە بەس لە تەکسیەکان مۆدیلی ئەوە دەرچووە لامان لە سەر 2020 ئەکرێمە تەکسی بس قراري بيوي او كسبي اگر بيوي ما بس خوي اگر ارزمت بي خوي بيوي اتواني خوي بيقابل تاكسي بس تجاري خمي شهر انتظار غضب ام قرارات شيليت وراكاري وبرياري وزارتي ناوخۆکە باس لەوە لە مۆدیلی 2025 ڕقەمی ئۆتۆمبیلی تەکسی تریگەی بۆ وەرەگرن و ئەوانیش دەکەن بە تەکسی و خۆی ئەگەر بێتە باری واعی لە ڕوو ڕاستیەوە شتێکی باشە بۆ لەبەرەوەی ئەم تەکسیانەی سە هەمووی هیلاکن زۆر لێبوونەتەوەی سام سارە ئەیانەیەکە بە تەکسی هەچ کەسی ڕێگا بە چەند جۆرێ سارەیە بکە بە تەکسی شتێکی چاکە و دەستخۆشیان لەکەین هەنێکە زەرمەندە بێ بە زەرمەندی خواوی لە کابراوە نابێت چێقەی چێکە سارێک دوانێ سیانیسە بۆ نمونەیە مە سارەمان کردو بەخواست سارەمان کردو دەگەڵامان لیاوە جاتۆتە تایی یعنی ئەمە هۆکارەکەی چی ئەم سارانە هەمووی هیلاکە
دەستخۆشییان لێگەم خەیشێکە هێناوێتی بابێت تەکسی تازەوەڵا ئەمە پێمان خۆشە بڕیارەکە ڕەچاوی دۆخی خەڵکی نەکراوە یعنی ئێستاڵێن خەڵکەیە 30 وەرەقە زەرەرەکە 40 وەرەقە زەرەرەکە زای چۆن زەرەر کە هاو ئینسان خۆی گەورەیەنێ بەشانتە ئەمە کێشە نابێ ئیشەڵاوانی تۆ زارێ حکوومەت هۆکار بێوانە زای چۆن خۆ بە تاکیدی نابێ حکوومەت هاوکار بێ حکوومەت باوکی میلەتە بێ هاوکاری خەڵکیش بێ لەگەڵا لە هەنێشتا بۆ منە تەکسیە بکڕە بیمیرێنە تۆم تەکسیەمەی کە بە خصوصی هەڵی تۆ سەرجادە ئەگە تۆمە بەسەوە ئیسیحام و قەڵەباڵخینە بەخەی چێکە تەکسیەکان برێ ئۆپلەکە مازدایەکە شتێکە بالای بە یەکسەر کەمران و کەسە و ساری مران یەکسەر ڕاستەخۆ ڕقمەکەی قەیچەکە با لە ساری خصوصی بیگا بە تەکسی ئەم سیارانش گران کاتونەمەوەی لەسەوی 2 دەفتەرەوە هەیە بۆ 3 دەفتەر دەفتەرەوە نییە بۆ نمونە هەنێ ساری تیا سارەکەی مناسبە سارەی دەفتەری تیا سەودەی تیا بیستی تیا سی تیا یعنی بۆ تا نۆ جۆرە باسەکرێت بەڵێ هەفتانۆ جۆری تیا بەڵێ کە باسەگرێ بەس بۆ نمونە کابرا ئێمجیەکە کڕێ من قەنەعاتمێ ئێمجیەکی ئیمڕۆ زۆر لە هەنێک سەنی چاک بوو کاتی خۆی کوڕە بەس ئیمڕۆ هەمووی هیلاکە ئیسا سەنی هیچی تڵپی تەڕیتیان نەما کوڕە حوجە چۆن ئۆپڵ و مازاگان سەنیش هەمووی وای هاتووە حساب کرد ئەوەی کە زۆر ئیشان کردووە شۆفێری تەکسی ساڵەوە بێ ماندووە بێ شۆفێری تەکسیە لە ملیۆنێ پێی ڕۆیشتوم زیاتریش هەیە زیاتریش بڵێ تەمانتر لە 990 وەسەیتر ناچێت سەر و ملیۆنە ناخێنە سارێ زۆر لە ملیۆن زیاتر ڕۆشتووە من خودی خۆم سانی 2009 کڕیوە هەفتەی پێشوو خوا شایدە هەژدە گەڵام لیان جادۆ دەتایی هەژدە گەڵا ئیمڕۆ پارەی ئۆپڵێک حسابکە لە هەندێک شوێنە ئۆپڵێکی خصوصی کابرا کرێ بە 20 گەڵا هەر سارەیەکە کڕی ئیمڕۆ سارەی 2000 آخر مۆدلی 2014 بیکڕە بۆ نمونە ئێمە 4-5 ئەمە بۆ نمونەمە 2 دەفتەری پێدراوە $500 لێران جادۆ دەتایی یەکەواتەم سارە ماندووە قەیچێکە تۆ سارێکی 2013 لەکوێ 25 لەکوێ 24 لەکوێ 23 لە خۆشە نییە کابرا بچە سارێکی 2 دەفتەری بکڕێ بۆ نمونە ئێمجیە بە 100 دەگەڵا ئاگریمان ڕقمەکەشی بۆ کرێ بە 30 گەڵا 40 گەڵا سارێکە بیبرێنە یەک جار بەس نێتەوە سەرجادە جارێکە سارەکە بکا بە خصوصی هەمیسان ناکەن لەم بڕیارە زەرە دەکەین بۆ زەرە ناکەین بۆ نمونە ئێمە 3-4 شەریکین لێرە قەیچێکە 4-5 سارەمانێ باەکی 15-20 گەڵا زەرەکە 50 گەڵا دەفتەرێ سەرەکەی 25 گەڵا بەس یەک جارام زەرەرە تم تا ساری کۆنە کەوابێ نایکردمەوە ساری تازێ لەو حاڵەتیا باشترە بێت ئەم بڕیارە تازە تا چەند تەسیری بوو وەڵی ئەوە تایبینیەوە وەزعەکەیە نە ئەکڕێ نە ئەفرۆشرێ نە سیارەمان بۆ فرۆشێ سیارەمان بێ نایکڕین ئەم لۆگۆیش تەسیری کردوتە سەر کەسابەتی ئێمە دایمە کێشەی ئەو شتانەمانەیە ئێستا گرفتەکە بەم بڕیارە لە چیایە ئێوە لە چیا زەرەرەکەن لە چیا زەرەرەکەین وەڵی لە بە زۆری ئێسێمە بۆ نمونە ئێسامە هەمانە هەیە 10 سارێ هەیە 7 سارێ هەیە سارێ هەیە پێش ئەم وەزعە کڕێتی بە سیعرێکەسە ئەو سیعرە ناکاتەوانێ ئەمە هەمووی لە زەرەرین برای بەڕێزم باسێک لە ئەو ڕێنمایە بکە کە لە وەزارەتی ناوخۆوە هاتووە پێویستەکە چی بکرێت یعنی ئەوەی کە بەدل بکرێت لە خصوصیەوە بۆ گشتی و لە گشتیەوە بۆ خصوصی مراندنیشی تیانی هەڵدێت ئەڵێ مراندنی تیانی ئەڵێ بە نیسبەتی سیارە مۆدیل کۆنەکانەوە سیارەی مۆدیل کۆن خۆ شتێکی وای تیان نەماوەم شارە تەنیا ئۆپڵە و بازایە ئەوانش کەمن خۆ کابرا من ئێسم بۆ نمونە سیارەیەکمێ 120 وەرەقەم پیاوە خۆ من ناچمەوە بکەمەوە بە خصوصی و لە بەرخاتی سیارێکیکە تێگەی ئەو نسپەی کە ئەوان ئەڵێن سیارە کۆنەکان بمرێن ئەوە نەیتیانە دواتر بۆ یەکردنەوەی ئەو سیارەش نرخی ئەو سیارەدا نابەزێنێ بە تاچی چۆن دای نابەزێنێ بارەوەڵا دایە بەزێنێ هەر ناوەڵا برا هەر هەمووی دابەزێنێ هەر ئەینە شتەکاتەوانێ ناوەڵا برا تەواو تەسیری تێکردوین ئەوە تا نەکڕیار هەیە نەفرۆشن هەیە یەک مەعاملە نییە لەو ڕۆژێ ئەم قەرارە دەرچوو بازارمان بە عام وەستاوە وەستاوە 2-3 ڕۆژەوەزان بڕیارە هەیە پێرێکە پێرێشە و بڕیارەکە دەرچووە 2 ڕۆژە ئەم بازارە ئەوە بە عام وەستاوە تەسیری کردۆتە سەر هەمووی ئەوانەڵێ بە نسبەتی سیارەی کۆنە بمرێنێ سیارەی کۆنەی کۆتیامەوە برای بەڕێز ئەوە هەر هەمووی کۆگەی دوانێ 50 سیارە ناکە 50 سیارە ناگە ئێکاکە کابرا سەیریگە ئەمە بیکاشویەکە
کابرا هەفتەیە پێش ئێستا 175 ڕقم بۆ وەرگتووە نەیەوە ئەی وایە نا ئێمە ئەمە چۆن ئەمە قابلە بچێ ئەمە بۆ یاخکاتەوانە بیکاتەوە بە خصوصی ناکرێ برای بەڕێزم ئەشتا نرخی تەکسی لە پێشتا زۆر هین بووە زۆر گران بووە نرخی تەکسی ئەو کات بەڵێ گرانە بە عام گرانە ئێستاشی ئێمە گرانە ئەوە لێو معلوم بێ بە نیسبەتی بایعوشاری و هیچ بایعوشاری سیارە بە زەرەر نایەت کەس ئێمە هەموو فرۆشیارین ماڵی خۆمان قەت بە زەرەری ناین بەحسا بەڵێن ئەو سیارە تازانە هایبێرتە بەشێکیان کە 79 جۆرێ باسەکرێ بەڵام گرفتەکە ئەوەیە ئەو سیارە کۆنەی کە ڕقەمەکەی ئەکریتۆ دوای ئەبێ بە خصوصی ناچی بیمرێنێ کەواتە من لەکوێ دۆسی ژینگە هیچ دۆسی ژینگە نییە هیچ ناوەڵا برا هیچ دۆسی ژینگە نییە ناوەڵا هەروە خۆیدی بگرە زیاترە بێ کەمتر نابێ سیارەیەکی کۆن تەکسی بێ و خصوصی بێ هەر یەک ژەهرە ڕێژێ لە بەتەعشید هەر ئاینشدا خۆسە بۆ نمونە هەمانە بە غازی شەگا و بە بانزینیشی شەگا یار ئاینەن ئەو سیارانەیە ئێستا وەرە بەیانی منەوە بۆکەم بە غاز ئەمە بەحساب ژینگەیە وایەنە خۆ ئەویش هەر ئەوەیە هەر ئاینن مەسەلەیە ناوەڵا برا هیچ فەرقی نەگردووە بگرە خراپتر بۆ باشتر نەبووە تەسیری تەواو تاسیری تێگوت مەمە بە ژوندی کۆمەڵی خەڵکی تایە بە نیسبەتی کۆمەڵێ کۆمپانیا و مەپانەیە ئەم شتانەیە ژینا وەکو بە عام زەرەرمەندین جەنابەت باسێکی ئەوم بۆ بکە تا چەند ئەم بڕیارە لە دژی فرۆشیارانی تەکسی والله ئەم بڕیارە هەموو کاتێک بڕیارەکان حکوومەت یاریێمە لە دژی فەقیر وەژار بووە هیچ کاتێک بڕیارەکانیان لە دژی لە مەسلحەتی فەقیر نەبووە هەموو کاتێک تۆ ئێستا سەیرەکەی بەیانی سارێ خصوصی بەرزۆ کردووە ئەوەڵە 24 و 25 و 23 بیکا بە تەکسی هەموو ئەوانە سەریوانە بەرزەوە بێتەوە لە مەسلحەتی دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکانە زۆر لێکیشی بیت توێکی سیاری 23 و 24 و 25 پێ بێ داچی تەکسیشکە ناوەڵا ئەوەیش ناچێ بیکە بە سارەکەی بەرزە بێتەوە بەیانی کە من تۆ دەکەس ڕوومان کردە بازارەکەەوە بۆ کڕینی بەرزە بێتەوە تەبات سەریەوە ئەمە زەرەر لە کێدا ئیستا تۆ ئەگەر سیانزەیەکە پێ توانی ئیشی خۆتی پێ بکەی وانە ئەوە زیاتر ئەو کێشەیە بۆ ئەوانە دروستە بێت کە مۆدیلی نزمە کێشە بۆ مۆدل نزمەکانی زۆر دروست نابێت بۆ مۆدل بەرزەکان زیاتر دروست دەبێت چۆن بۆ نمونە 180 گەڵای پێیراوە وەرە ئەمڕۆکە بە 150 گەڵادەی نەکەم قرارەدا چۆ دوو ڕۆژە ئێمە زەرەیەکی زۆری لە بازارەکەیەوە بۆ خەڵکێکە هەیەی سە خەڵکمانەیە دە سیاری هەیە لێرە ئەم دە سیارە تۆ سەرەکەی هەریەکی دەگەڵایشی لێبێتەوە دەفتەرێ زەرەی کرد بەڵام لەو لاوە سارە خصوصیەکە کاڵە بیکە بە تەکسی مەسلحەتی کۆمپانیاکانە بەرزە بێتەوە خەڵکەمەی سەری تێکە ئەمڕۆکەی کڕێت وڵە بەیانێکرێ بە تەکسی بەرزە بێتەوە خۆ تەکسیت کڕیوەم چەند ڕۆژە و ئیسا بڕیارەکە گۆڕابێ لە زەرە نابیان تابان هەمومان کڕیمانە هەمومان هەمانە ئەرە وەڵا بۆ نمونە ئەوە تەکسی ئەوە هەری کڕیمەوە هەمووشی لە زەرای لەگەڵ بڕیارەکە جەنابووی تر زەرەرەکەت بۆ هات بەڵێ لەگەڵ دەچوونی بڕیارەکەی تر موکەکەی تۆ بوو بە زەرەر تەبعان یەکسەر بوو بە زەرەر ئەرە وڵات ڕۆژانی کە بۆ نمونە ئەم سیارە 100 گەڵانامێ ئەمڕۆکە وەرە بە 120 گەڵای فرۆشم کەس نییە هەر لی پرسێت لە مدەی دوو ڕۆژە ئەمە هیچ مەسلحەتی فەقیر وەژار نەبووە هەمووی بڕیارەکانیان لە دژی فەقیر وەژار ئەم بڕیارە زەرری هەبوو ئەم بڕیای تەکسیە وڵی براگیان پێشەکی بەخێر بێن وەکو زەرەر ئێمە ماڵەکانی خۆمان بە زەرەر نافرۆشین ئەتا بۆمان بکرێت بەڵام ئیشەڵا زەرەریش ناکەین و بەڵام بازارەکەی وەستانوە بەعام ئیشەکانمان وەستاوە داوا لە حکومەتی ژەکەین ئەو سارانەیە کێن بە پێی خۆیان کە قسەی دیەکەن بە ئەوە بێ کە خۆیان باسیەکەن ستاندار بێ نەگەم سیارە سینیانە ئێستا هاتوون بەڕاستی ئێمە ڕۆژانە لێرە بەرکەوتەمان هەیە لەگەڵیانە و خەڵک چەند مەعاناتی هەیە بەدەستیانەوە
هیوام وایە سارێک بێت کە جێی متمانەی خەڵک بێ ینی خزمەتی خەڵک بکە نەک خەڵک بەدەستیەوەی گیر بخوات. جنابیش هەمە معاناتی برای بەڕێزم هەمومان هەروان بەڵام ئەمە کەم تاکورتێکە کەم تاکورتێک ساڵانی ژوا بووە بۆ نمونە کاتێک گوتیان پۆلیس و ئاسایش و ئەوانەی کارمەندی حکوومەتە نابێت تەکسیان پێبێ فترەیە بازار کەوت بە حەقەت خەڵقێکی زۆر زەرەدی کرد بەڵام وردە وردە بازار دروست بووە تەکسی وایە ماوەیە گەمرێ ماوەیە زیندووە بێتەوە ئێمە دڵگران نین لەوەی کە حکوومەت تەکسی تازە دێنێ و باشتر دێنێ دڵگران لەوەی کە یاساکان ناخۆشە مەسەن بتەوێت لەزگەیە بۆ تەکسێ بکە یەک مانگت پێچێ بەڕاستی ئەمە قانون نیە ئەوان ناوە بەڵام لای ئەم حکوومەتە ئێمە قانون هەیە ئەشە بلانی ئەم بێم ئەم نێوەندەوە جەناب چێڵی لەسەرم بابەتە بۆ قورآانە من ئەم بازارڕی بە تاواتی پەخستووە خەڵکی خوار خەڵکی فەقی زەرەکە ئەوەی کە فەقیر و هەژار نەبێت تەکسی لێ ناخڕێ و تەکسیش ئیشی ناکەوانە داوا لە وەزیری ناوخۆوەکەین ئەم بڕیاری کە یاوێتی یعنی وا ڕوونی بکاتەوانێک کە بزین چییە مۆدلی چەند ئەمرێ هەتا مۆدلی چەند شمولەکە ئەنێ سا توەگەر سیارێکی سنی بکڕی بۆ نمونە لەم های بێردانە کرۆلا بە ڕقەمەکەەوە کە باز کراوە نزیکی $200 بۆ سەرەوە ئەڕوات بەڵام ئەڵێن هەرزانی شەیە هەرزانی شەیە کە بتێ بیکڕی ئەوان داوای کوالیتیان کردووە بەڵام ئەڵێن 79 جۆرە یعنی ئەکرێ مەرزێشەگرێتەوە خەڵک مەرزیاکە بە تەکسی خەڵک ڕانجۆفەرەکە بە تەکسی یعنی بەڕاستی ینی وەک وازانی چی ئەم وڵاتە لەوە زیاترە پەشێکە پەشەیەکی پێوە دیارە تۆ هەستی سارێک بێ بڕیاری بۆ دەرکەی بیکەی بە تەکسی جا با قسوسی نەمێنێ ومانێکین بە تەکسیێر کەس بۆ خۆمان سوارە بین و لێ خوڕین و تەواو خوربان من ئەمڕۆ لە مدیریات بووم لای مدیر پرسیاری ئەوم لێ کرد چی سارێک ئەکەنە تەکسی وتی ئێمە ئەو بڕیارەمان بە تەواوی بۆ نەهاتوە لا ئێمە پەخش کرابێ بەڵام ئەوەی کە معلومە لای ئێمە سارە کارەبایەکان کە ژینگە پیس ناکەن حکومەت ڕقەمیان ئەداتێ باقیکەی تر ئەگەر کەسێک بیوێ سارەی تر هەر سارێ بکا بە تەکسی ئەبێ هەموو توانەکانی تەکسی تیاابێ عنی بەردەست بێ بۆ تەکسی نەکەم و سارێ بکرێ بە تەکسی ئەوە ئەبێ خۆی سارێکی کۆن بکڕێ و بیمرێنێ و ئەو سامە مراندنیش نییە قوربان مرانەکە ئەوەیە کە دەیکەنەوە بە قسووسیەکە شەر دێتەوە سەرجادە ڕۆحەکەنەوە بەریایەوە کێ برادنە نییە ئەوە مرانی پێ ناڵێن ئەوە بەڕاستی ئێستا من ئەوەی کەمێک زانیاریم هەبێت لە بەغا کە سیارەیەکیان مران بە هیچ شێوازێک نایەتەوە سەرجادەوە ئەوجا ئەو خەڵکی کە لە بەغاشەوە سیاری قسووسیەکە بە ناوی خۆی لێرە لەبەر خاتی چاوی کوردستانی لە هەرێمی کوردستان نیە لەبەر خاتری حکوومەتەکە نیە بەڵکو لێ ڕقم گرانە لێ ڕقمێ بە 50 گەڵایە لێرە بە 1,700,000 بە ناوی خۆی باتەوە بۆ جنوب بەڵام ئەمان عفونکە سیارەکەت لێ وەرەگرن هەر هەمان سیارە ڕقمێک تاتێ بە خصوصیش بسۆڕێرەوە ینی جەنجاڵەکە بێ بە دوو ئەوەنە و بێسەرۆبەرەیەکە زیاتر بێت کە بەرازیلی مرا کوابزانە ئێستا کەمترین سارەی بەرازیلی نەماوە لەم شارە لەسەروی بەنزیخانی بیناییەوە هەمویان ڕۆکردە بوو هەمویان کانیان مران ئەوە باشترین شت بوو لەبەرەوەی لەم شانە سێ کونیانتەیەکردنێتەوە بۆ هەرێمی کوردستان بەس ماقولێتی تیانێ مازاگ ئێستا ناڕوە ئەگەر بیکەیە بە خصوصی چۆن نەڕوە کابرا بە تەکسی هەر چۆنێک بێ پارەیش تیا سەرفەکە بەڵام بە خصوصیەکە تیا سەرف ناکە مازای ئۆپڵە ئەمانە بمرێنن باشترە نەکرد بێنەوە سەرجادە خۆی خۆمان جادەمان نییە بڕوە یعنی مەجای ئەوەمان نییە قەرەباڵی بخەینە وڵاتەکەەوە جا دووبارە وەجبەیەک ترسە ئەمە برای من ئەمە حکومەتی ئەمە کۆمپانیایە بەڵام پاڵپشت بە حکومەتە پاڵپشت بە حکومەت کۆمپانیایەکە بۆ ئیسفادە و سوودی خۆی ئەماکە ئەجنای ئەمەش پێمان خۆشە شارەکەمان تەکسی تازەی بۆ بێ گۆڕانکاری تیا بکرێ بەس ئایا وایە لە ماوەی ڕابردووە بەس لەوە دەکرا کە لە 2014ەوە تەکسی داهاتەوە نرخی تەکسی گران و ئەوەیە ئێستا نرخەکەی دابزانەوە بەزەرە شکێتەوە خەڵ تەکسی نایە بەزەرەر ئێستا کە سابەتەکەمان ئەمەیە ناین بەزەرەر چاوەڕێ ئەەکەیندا چی لێت ئەم قرارە چی لێت ئیشەکەمان هەر ئەمەیە ئەمە بێ هەر چی بێ هەر بێت چاوەڕێکیت ئەرەوەڵا بەس تەکسی جیاوازیوە هەرزانە بێت نەبێت بیارەوەڵا بەس تاسیرەکە لەسەر بازار تاسیر تێک لەسەر بازار شتێ سەرنجی ڕاکێشام کە لەگەڵ بەشێک لە شۆفێرانی ترا قسەم کرد حکوومەت ئەڵێ بۆ پاراستنی ژینگە ئێمە ئەمەکەین ێ باشە خۆ لە کۆتایی ئاڵێ ئەگەر تۆ توانی ئەم ڕقەمەش بفرۆشی بیکەیتەوە بە خصوصیوانە ئەمە یەک تۆ ئەم ڕەنگە ئەەکەی بە ڕەنگێترەوە سیارەکە و دابەزێ وانەکان بمرێنن نێن بێ لەسەر جادە ئەگەر نێ دەسەر جادە هەر ئەین شتە چی فەرقەکە فەرق ناکات ئەو کۆنەکان هەلێ دەسەر جادە ڕقمی خصوصی ئەیاتەوە أنا فرق نقا أنا هاي عين شد استحام وجادة وخرب على الخير راسته اللي 2014 تاكسي نادو تاكو أم دقيقة. أما جاكان لو ناتشك لبربرجوندي جين جان بيتو خلقيان. لا والله برجوندي وني
بەرژەندی هەنێک کۆمپانیایەتی دەستیان زان چی کۆمپانیاگای حکومەت ڕێکەوتۆ لەگەڵیانە بۆ سارە وەکرین بۆ ئەم شتانێ هەروانێ. ئەو ئۆتۆمبیلە تایبەتە شۆکو لای هاوڵاتی تریش باسم کرد کاتێکە چیەکییتەوە بە ڕەنگی خصوصی ئێوە سێرە دابەزێتەوە بۆ یەکیت وانە طبعا ناویش دابەزێت ئێستا جا ناوێکی هینی هەیە کە پێڵەن کە بۆ یاخێکەنەوە ناوێکی خراپە هەموو کاتێکە و کاتاویش پارێژ ناکاتەوە سارە کۆنەکەی تریشکە ڕەخەمەکەیە گۆڕیت بۆ ئەم ئەویش ئەو پارە ناکاتەوە هیچی لە مەساحەتی فەقیر نییە. ئێماڵێن مەساعدی فەقیر بەڵام کابرای فەقیر بەیانی بێتەوە سارەکەی خۆی یاوە بە چل گەڵاوەی کە بڵێن ڕقەمەکەی گۆڕی لە بازار کردو ینی زۆر تاسیری لە بازار کردووە بە تاکیت. ئەبێ حکومەت چی بکات بۆ ئەم دۆخە نالەبارە ڕێک بێتەوە؟ وەڵای ڕێکبوونەوەی بە من ڕێک نابێتەوە کە بڕیارێکی سەریع دەرەکات بەبێەوەی کەس ئاگای لێ بێت لە شەوێکە کتتو بڕیار دەرەکات. ئەمە بووە لە ئەوەڵەوە ئیشی بۆ بکردایە و پرسی بە خەڵک کردایە بزانەکە خەڵک هاوڵاتی بەچی زەرمەند دەبێ بەچی سوودمەند دەبێ خوێندنەوەیان بۆ بابەتەکە نەکردو هیچ بڕیارێک بووە ئایا ئەگەر کەسێک مەسلحەتی لەگەڵا ڕۆی بێت و ئاریزەیەکی یا بێتێ و دەبێت ئێمە بکە و مەسلحەتی ئەوانە مەسلحەتی کۆمپانیایی خصوصیەکانە و هیچیکە ئەم بڕیارە چۆن بوو بەلاتەوە؟ واللهی من بەلامەوە باش نی زۆرگا خەڵک ئێستا هەر سەری تاقی کردبێتەوە فەرقی کردووە من ئیشەکەم پێیان بوو کە ئەوانە لیانم کڕیوە تقریبان دۆر 15 وەرەقەی دابەزی ئای لە ماوەی هەفتەیەکە 15 وەرقە سیارەکە دابەزی بۆ 15 وەرەقە دابەزی ئیشی تەکسی ئەو نەباشە حکومەت بڵێ سیارەی 2 دەفتەری 3 دەفتەری بۆ والله تر نازم ئەو حکومەت خۆی زانی ئەوەی تۆ بزانی چۆنە؟ والله من شخصی خۆم باشی نازانم باشە ئەم بۆ یەکردنەوەش ئەوەی دیکە نرخی ئۆتۆمبیلە تایبەتانەدا نابەزێنێ کاتێک کە تۆ تەکسیەکەکەی تۆ بە تایبەت لەو کاتە ئەو بۆ یەکردنەوە نرخی ئەو سیارشدا نابەزێنێ دابەزێن تەبعاً چۆن ئەی تۆ ئەو کاتە تۆ بێ سارشی خصوصی بکەیت بە تەکسی وایە بۆ یاکەکەیت ئەی دابەزێن سار دابەزێن طبعا بۆ بژێویە بۆ خێر نەوکڕیوە سیارەکەوانە وڵا من بۆ بژێژیان کڕیمە ئارەوەڵە ئێستا پێت وایە ئەم بڕیارە تا چەند کاریگەری نەرێنیە بێ لەسەر بژێوی جەنابێت لەسەر ئیشی جەناب لە تۆ ئێستا منە و سیارەیە 136 وەرەقەم پێداوە ئێستاشی نات بۆ 15 وەرەقەی لێ بۆتەوە من یەک مانگشە کڕیمە قەرارەکەش هەفتەیەکە هاتەوەیە سێ ڕۆژ سێ ڕۆژە بڵێ لە ماوەی سێ ڕۆژات جەناب و بەداخەوە بۆ 15 وەرەقە زیادەکە وڵایی بازار کزە بازاری کەس کردو بڵێ تەکسیری هەبوو بە تاکی تاکسیری ئارە وەڵا قوربانکیان چۆن ئەتۆن تاسیری نیە تۆ سارێک کورە لای پێشتر 195 گڵاس شتێکی جوان 195 گڵاس 102 دەفتە دلارێک کرد ئێستا گەرم بازار ئەگە کورە لە هایبرێتان نەکرێ بە تەکسی خۆشتێکی باشە سارەی نوێ شتێکی باشە من خۆم بەدڵمەوە بریارەکە بەڵام خەڵکێک زەرەرۆمە نەبێت ئێگەی ئەگە سیاری تازە بێ خۆشترە ئێمە هەمومان لەگەڵەوەین سیاری تازە بێت ساری کابرا سارێکی شڕاکرێ بە 100 گەڵا احتیمالی سوادی لێ نەکە ینی 4 سیارەبەی بۆ ترای باوەڕەکەی سێت 2 سیارەی لە فەحزەر ناچی یان ڕۆن کەمەکە یان بەکینی کراوە تۆ یان بەس تۆگە سارێکی نوێ سارێکی تازە بێ هەم بۆ کابرا ئیسراحەتەکە هەم نەفەرەکە مرتاحە هەم من خۆم دڵخۆشم بۆ بڕیارە وەکو خۆم بۆ ژینگە باشە کەچی لە هەمان کاتە ئەو سیارە کۆنانە نامرێن نابرای عزیزم مەزان چونە سیاری کۆن مرانی سیاری کۆن زین بە حەزێک ئێمە تێبگەین لە شتەکان سیاری کۆن کابرا سیارێکی بێ بە 25 وەرەقەیە
کابرا لەوەی ماعیشەتی ئەم 35 وەرەقەی پێ قەناعەتێکی زەلامی وایە سیارێکی پێ بای 35 گەڵایە ئەم پیاوە ناتوانێت ئەم سیارە لەناو بە لەبەرەوەی دەگەڵای تری پێ نییە بۆ ئەم ئیسفادە ئەم باوەڕ ناکەم بەرژەوەندی ئەوی تیابێشێ بەڵام ئەگەر ئەو سیارەکەی لێ بسەنەوە کەسێک نییە دابی ئەم کەسە بکە بتوانێت سیارێکی تازە ڕاکێشێ باوەڕەکەی هەموو سلێمانی باوەڕ ناکەم 300 سیارە 200 سیاری تیاما بێ سیاری کۆنە بەڵام لە حاڵەکە تا حکومت ئەگەر بتوانێت تۆ سیارەکان وادەمە سیارەکان کەمە سیارە کۆنەکانمان کەمە 200 سیارەیە بە حدودی چەند کەسانێکی لەم ئەم پیاوانەی کە سیارە کۆنەکانیان پێ ساری 35 وەرەقەی و 40 وەرەقەی زۆربیان نانێن لە سێتی بۆیان نافرۆشرێ لەبەرەوەی کە چییە لەبەرەوەی پارەیان نییە 185 گڵا 109 گڵا بن بە سیارەیە لەم حاڵەکەدا بێ حکومت چی بکات لێرە ئەگەر ئێمە سیارەمان دەست نەکەوێت بۆ نمە سیاری کۆن دوێنێ سیاری کۆن بە 25 وەرەقە و بە 20 وەرەقە و 20 وەرەقە بوو ئێستا چۆتە 35 وەرەقە 30 گڵا دەگەی بەڵام ئەمە حەلی مەسەلەکە ناکە حکومت لەم کاتا ئەبێ چی بابێ هەڵسێ بەوەی کە خۆی ڕقم بە من بۆ منە حەزم لە سیارێکی تازەیە ڕقمم دەست ناکەوێت سیاری کۆنم دەست ناکەوێت چی بکەم ئەبێ حکومت لەو کاتا خۆی ڕقمم باتێ وەکو جارەگەی جاری پێشوو لە 2013 کە سیارە تازەکان هاتن ئەم کورەلانیان کرد بە تەکسی بۆ یاخیانە کردومانە حکومت و ئەبێ سیارێ بمرێنی سیارێکی ڕقمێکی برێنی و ئێمە ڕقمێکی تێبێنیا بە هەمان بەڵام ئێستا باوەڕ ناکەم بەو شێوازە بێ کە نەجاحەت بێنێ لەبەر سیاری کۆنمان کەمە ئێمە تێکە قوربانجان ئەوەی کەمەلی تێوگەم ئاوایە کەواتە تەسیری بووە لە بازار بەتاکید بازار لە دوێنەوە تۆزێ ینی وەستاوە ئەبێت چۆن هەل بکرێن بابەتە وەڵای ئەم بابەتە من خۆم خۆشحاڵم بە سیاری تازە بێت چاڕوانی خەڵ زەرەر نەکە ئەم زەرەرەکە چ وەرەقەی لێ بۆ برای عزیزم کیە زەرەرەکە ئەم سیارش تقریبی پارەکە ساڵی پێش ئێستا ئەم سیارانە لە دەوری 65 و 60 گڵا بوو ئێستا چۆتە 9 گڵا 85 گڵامانە ئەوە هەمومان نەزانین ئەمە ئەم زیادەیە ئۆتۆماتیکی خۆی لێ بێتەوە بەرژەوەندی کیە زەرەرمەنی یەکەمە لێرە مارەچی زەرەرەکە مارەچی ئێمە دو سێ ساڵ ئیسفادە ئەکەین ئەتوانین دووسەیەکی هەر سیارەیەکمانە بێت دو سیارەمانە بێت توانینێکی شتێ زەرەر بێن بەڵام بمێ سیاری تازە بێت خۆشترە هەم زەمان و ئەمان و خۆشترە کابرالەوەی بچێت فاسیکا و بەیانی بۆ بێنێت و هەفتەیەتر سیارەکەی وڵا درۆن کەمەکە و ئەوش ئەم شتانە زۆر ینی واردە بەڵام ئێستا گە سیارە تازەکان بێ هەم بۆ ئێمە خۆشترە هەم زەمانە توانی معاملەی پێوەکە معاملەیەکی ساف و جوان من خۆم زۆر خۆشحاڵم بە سیارە تازە نەگە بێت پەیامی من ئەوەیە سیاری تازی چی ئەمە جارێک کێشەی مەعاشمانێ خەڵک نانیە بیخوا خۆ خەڵک چاوەڕێی سیاری تازە ناکە کۆنەکانیشە نافرۆشێ ئێمە چەند برادێکین لێرە خواوەکی پێش ئێسش پێشم سیارانش 2 مانگە کاک داروێت لە ڕەمەزانە تو دنارە پێیا کردووە کرین فرۆشتن نییە سیار عام وەساوە ئێمە کێشەمان سیاری تازەنی ئێمە کێشەمان مەعاشە کێشەمان بوجەیە تۆ جارە کێشەی تری پێ حەل نابێت کێشەی لۆگۆمانەیە خەڵک هەیە سیارەکەی بە 5 مانگ جارە نافرۆشرێ لەبەر لۆگۆ ئەڵێم بۆ تەبدیلی ناکە ئەڵە کاکە گیان مەجالم نییە پێم ناکرێ مەعاشخۆرم سیارەکەم ئەفرۆشم یانی ئێمە کێشەمان یە کێشەی سیاری تازە نەبێ ئێمە سیاری تازەمان بۆ چییە تۆ جارێمانە بە ساخ بێتەوانێ لەبەر مەسلحەتی کۆمپانیەکانی خۆیانێنن هەر کۆمپانیەکانە قابلە خۆ چی تۆ جارە کێشەی ترێ هەیە تۆ جارە کێشەی مەعاش هەلکە کێشەی خەڵی هەلکە کێشەی لۆگۆ بۆ خەڵی هەلکە سیاری تازە من چی لێ بکەم هەر بەجددی یعنی وەڵی نازانمانە شتێکیان پێ حەل نابێ شتێک درێت ئاراوە ئەمە چارەسەری میشانەکات خەڵک دڵی بەچی خۆش بێت تۆ دڵ ئێستا تۆ سیاری تازاتوە تۆ مەعاشە نەبی و ئیشە نەبێ و کارە نەبێ و کێشەی لۆگۆوە بێت سیاری تازە بۆ چییە بۆ چیتە بیاونە بەم بە تەکسی لەوە تەکسی نەکەن چۆنە وەکو پارەکە و چاولێکەریە ئەوەی کە ئیکڕێ بە 2 دەفتەر دۆلار و 220 گەڵای پێات و سیارەی بۆ مرێنە کاکەمە من 2 دەفتەرم بێ من تەکسیم بۆ تەکسی بۆکەم ساعت تەکسی 2 دەفتەر دۆلاری بێ فەقیرە 2 دەفتەر دۆلاری پێ بێ نامانە حەلی مۆزوعەکە ناکە کە حاجی حەزەکەین سیاری تازە بێ جارێ ئێمە کێشەی ترمانەیە کێشەی لۆگۆمانەیە کێشەی مەعاشمان من خۆ مەعاشخۆرنی بەڵام ئەگەتانە وەزی خەڵکەیە ڕۆژانەی وەسنە چەنە شوێن ئەمە ئاوە ئەمە کارەبە ئەمە مەعاشە ئەمە لۆگۆیە تۆ جارێمانە حەلکە ئەنجا باشتی تازە بێ شتی تازەمان بۆ چییە؟ باشە ئەو کابرایی کە بۆ نمونە تەکسیە 2 دەفتەرونی و بکەوێت کابرا ئەگەر بتوانێت 2 دەفتەرونی بێت پێویستە کات تەکسی بگێڕێت باقییانەت وانە جاوی بۆکردنەوەی بەڕاستی تۆ 2 دەفتەرونی بە تەکسیە کابراسە مارکت دەدانێ باقییانەوە قسەی عامە جا ئەم حکومەتە ئەوەی زەرەر لە فەقیر وەژاریا لە دەوڵەمەنی نایە ئەم کۆمپانیایی کە ناوێتی دڵنیاتەکەم 100% دەستی خۆیانی تایە بۆ فەقیر وەژار نییە
مرهم يلا سيدا سيا بقرباني فقير وجعنا بارك دركاو بخواني بن ام بيامانه کەناڵی پەیام داواتان لەکەین ئەگەر بۆ خزمەتی خەڵکە ئەم تەکسیانە کەیت بە حەزەکەین بەڕاستی شتێکی کوالێتی بێت سەرەتانێک نێت یعنی بە هەزارەها ئەنواع سیارە لەم وڵاتەیە با سیارەیەک بێ بکرێ بە تەکسی کە خزمەتی ئەو خەڵکە بکە نەک بۆ دیسانە و بە خەڵکی فەقیر و هەژار دووسێ دەفتەر دۆلاری پێبن بە سیارێک و بیکا بە تەکسی و بڵێن ئەمە لە مەسلحەتیە با شتێک بکەن وەک بڕیارەکەیان ناوە شتێک بکەنە مەسلحەتی خەڵکا بێت سیارەیەک بێ کە خزمەتی خەڵک بکانەک ببێت بە مۆرانە بچێتە ناو لەشی خەڵکەوە بڕیارە پێت وایە لە بەرژەوەندی کێ ئەزانی چی کێشەکە لە بەرژەوەندی کەس نییە چکە بووە لەبەرەوەی تۆ چینێ سیارە دابەزێنی چینێکیش بەرزەکەیتەوە تەکسی بۆ خۆی دابەزێ خصوصیش بەرزەکەیتەوە ئێستا سیارێکی چینی توێ تا کرۆلا مەسەڵەن باسی های بەردەکە یکات باسی های بەردەگاکە هێبرا ئەم دەقێ بە 150 گەڵایە بەیانی خەڵک ڕووی تێ بکە بە چەنە بە قورعانە چێتە نزیکی 67 گەڵا 68 گەڵا تۆ ڕقمێکی بۆ کڕی بە 45 وەرەقە ئەو نزیکەی سەر دو دەفتەر دۆلار بکەوێ باشە دو دەفتەر دۆلار تۆی بە سیارێکی سینی کوالێتی سینی لە شوێیە بەس کوالێتەکەین پێ بڵێ ئەوەیە ینی داوا لە حکومەت دەکەم بچێتەوە بەم بڕیارەیە ئێستا فەرمووە بازارەکەی بینی بەس تەماتۆ پاقلە و سەوزەوانی تیافرۆشتێ یعنی وایان لە بازار کرد لە پێشانگای ئۆتۆمبیلە پاقلە فرۆشت قورعان پاقلەی کوڵاو تەماتە سەوزە ئامانە سەرفە بێ یەکشی کە سەرف نابێت جگەرە و چا هەر زۆر سەرفە بێ یعنی بەڕاستی جاران پاکەتێکمانە خوارد ئێستا دوانە خۆین لەبەرەوە یەکیشمانی هەر جگەرەکەی و چایەکەی هەر جگەرەکەی و چایەکەی هیچی تر نییە هەرەوەیە بۆ نمونە کاکتوانێمە خۆمان دو ساڵم معرەزما گرتو بە جار چه قەنجازی لە معرەزەیە کردووە هەمووی لە زێرەراین جامە ژاتۆتە سەری ئەو کاتە بێت داخین و بڕیم لە خوا حافیز ئیلا لە قەنجازی کۆمپانیایە لە قەنجازی فەقیر و هەژارە نییە سیارێکی سینی بۆ نمونە کاڵە فول ماسەوەی کاکە نە فیتەرمان فیتەرە نا ئەنجانۆری سیارێ فول ماسفات و کارەبایی بێت هەر بۆم کوردستانە نابێت وەڵڵا یەکە شتێ بۆ نمونە لە چینی خوار فەقیرەوە بێت قەی ناکە باقییانت ئەمە ئیلا قەنجازی کۆمپانیایەکە و بازرگانیەکە کرێت لە بینی دەوڵەمەنەکانە بۆ دەوڵەمانەکان پارەی گیرفانی فەقیر دەرەچێت بۆ کۆمپانیاکان تەواو براکەم ئێمە زۆر دەمێکە لێرین من تقریبن بۆ 20 ساڵەچێ لێرم کاتی خۆی 4 بۆ 5 معرەز بۆ ئێستا بۆتە 14 معرەز ئەم 14 معرەزە بەلانی کەمەوە 7,000 کەس لێرە کەسابەت دەکا بەڵام ئەم دقەیە هەموو ئەو خەڵقا ئەگەر 1000 کەس بێ وەگەر 10,000 کەس بێ بێئیش بووە هەمومان لەوانەیە لە بینی خۆمانەوامان لەبێت دۆمینە و ئەوە بکەینە ئێرەوە یان لەبری سیارە فرۆشتن من لێرە کابراکم ئێستا بەلانی کەمەوە 20 سیارەم خیستە یعنی ئیشی قیز دەکەم چەند ساڵە هەمویان ئەم برادران نازان من ئیشی قیز دەکەم زۆر مەمنون بووم لە ئیشە قیز دەکەم ئێستا بە قیز ئەو پیاوە بۆی فرۆشتم مانگی بە 150 دلار کابرا هێ ناوێتەوە دوێنێ لە تاوی ئەوە ئەڵە زۆر زەرە دەکەم یعنی مانگی یامەتێ بە 150 دلار وەکو مۆبایلێکی ئایفۆن بفرۆشی هێشتا کابرا بۆم دێنێتەوە وایە کاکە هەندە یعنی بازاڕەکەمان وای لاتەوە فەرموو چیت ئەوە وەرە بە قیز بدەمێ ئەیسامامزانی بۆ کەوانتەر و شتی ناوماڵ بە قیستە سیارش قیستی 150 دلاری هەیە بمبەخشە ژانتایەکم پێەیە لە سەر و 50 سارەوە ئەو پیاوانە ئازانن کە قیسم هەیە بە 150 دلاری بۆ نرخەوە بۆی فرۆشم بە 150 دلار دوێنێ بۆمان کردو بە 100 دلار ناوێ بە 100 دلار بەڵام پێشێکیەکەی باش بووە ینی پێشێکیەکەی کەم نەبوو بەڵام بە 150 دلار ئەگەر پێشێکەکەت باش نەبێ خەڵک سیارەت نایەتێ بۆ ڕاستکردنەوەکسێکیاگە ڕزگار یعنی ئێستا بۆمان کردو بە 100 دلار ئەڵەی هێنمەوانێت قەرزارم قەیچێکە با بێنێتەوە بە محاملەیە خۆی زن و ڕەزایە جادا لە دواوتەشمان ئەسپاسیەواکەینم پەیامە بگێنن بەڵام بەڕاستی ئەگەر بۆ خزمەتی خەڵکەم سیارە سینیانەی کە ئەمانی ئەلانیان کردووە بەڕاستی ئەم وڵاتە بێ بە زبڵخانەی ئەم سیارە سینیانە دەستان خۆش زۆر سپاس لە کۆتاییدا لەگەڵ ئەم زۆر سپاس بۆ جنابتانکی سەرشانمانە لەگەڵ ئەم ژمارە شۆفێری تەکسیەوە فرۆشیاری ئۆتۆمبیلی تەکسیە فرۆشیاری تەکسیە کۆتایی بە بەرنامە ئەم جارەمان دێنین تا بەرنامە و بەیگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەس پادەزایەنە